مثلا یا جان کو گهاندن و دلیوری یا جیا راستا خو هر کسی که تستکی وت و نمونه که جان گله گنج دیجی و صافی کاری کن هرما کردستان همی بازار و که جه دست خوشی گنج یعنی تو جیبی جمع بشتا خوب و گیرد کاری کت و بخود فروشت برای آنلاین و نمونه جان یا وان هر دو کو هفجینن سپیدزی راد بن دست شول خود کم پیک و چه پرزگری کنین الحمدلله اشلا ده باشتر جیبت و رزقه که باش خودی بدته مالا خوش دا پیک و ندیار زارو کت خو پروژه تو ساز بارکم دی ماستر جلیان هم زیاتر بحثی پروژه بکین دام کردستانی داز بارکم پروژه تو سوژی مزیده نه بس اف نمونه که جانی الحلب چه مورگرتیه که جوار ستار خودی خارنگی گل هفجینا خو سناخانه خود حسکت او سناخان از بارکم او مجیلی کاریه که جوار زور خوشحالم که امرو میوان منم بالام بسرتا باسی ام بیروکی بکین لکینی و چند سال ایشی لسر دکن چون بو سرتاکی قرص بو استباشتر یعنی زارهشتن هر بقرصی تیدا پره سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەی عریش ڕاستی ئێمە 2 ساڵە خەریکی ئەم خواردنگە بچکۆلانەین لە شاری هەڵەبجە شەهید بێگومان لە ئەوڵەوە هەر ئیشەکە دایەمەزرێنی قورسە و قوربانیدانێکی زۆریەوێت بەڵام ئێمە لەخوا بەزیاد بەسپاس بەخوا بە هاوکاری هەردوو لامان و بە هاوکاری خێزانەکانیشمان بێگومان توانیمانە ئەو قورساییە تێپەڕێنین و بکەوینە سەر ڕێچکەی خۆمان ئینشاڵڵا باشتری ژەبێ دابەشکردنی ئیشتان هەیە مەسەلەن بەس ئەتوو دلیڤەریەکەی دەکەی سەناخان خواردن دروست دەکانیش پێکەوە هەموو ئیشێک دەکەن نازانم خۆشت شێفی یان بەس سەناخان شێفاتی دەکات نا ئێمە هەردووکمان لە ژوورەوەین خواردن چاکەکەین چونکە خواردنەکانمان زۆرە بە یەک نەفەر فریا ناکەوین و سپاس بەخوا خەڵکێکی زۆر لە هەڵەبجە لێمان ڕازیە بێجگە خۆمان ئێمە سێ کارمەندیکە لێرە بەرەکەمانە هاوکاریمانەکەن دوو کارمەندمان دیلیڤەریە کارمەندی کەش لە ژوورەوە هاوکاریمانەکەن ئەوە جێگای دەستخۆشیانە کارمەندی دیکەشتان هەیە ئیشیان هەیە ئێستا موچیان هەیە ینی دەرفەتی کارتان پەیدا کردووە بێگومان ئێمە چەند هەلێکی کارمان بۆ چەند کەسێکی کە لە چواردنی خۆمان دوانیمانە کە هەلی کاریان بۆ دابینکەین اینجا با باسی خواردنەکانتان بکەم دوو ئەڵەی خواردنمان زۆرن زیاتر شتێک سەر بەبێ لە ڕێگەی دلیڤەریەوە مەبەستم ها یەکسەر بویان ئەبەن بە گەرمی ئەخورێ بەڵێ یەکێ لە ئیشەکانی ئێمە کە کردومانە گەیاندنی خواردنمانە بە دیلیڤەری بۆ ئەوەی کە هەنێک کاتێکە کەسەکە بۆی ناکرێ بگاتە لای ئێمە یان سارەیەکی پێ نییە یان شتێکی پێ نییە یان لە دائیرەیەکە دەوامی هەیە بتوانێت خواردنی بەدەستگات بە خێراترین شێوە و خواردنەکەی سارد نەبێتەوە ئێمە لەخوا بەزیابێ ئەو دیلیڤەریە زۆر باش بوو بۆ ئێمە زۆر کەسی کەشی ساهر ئەم کاری دیلیڤەریەکەن ئێمە گەیاندنەکانیشمان بە خۆڕاییە لەگەڵەوەی کە ئەیگەێنین بە خۆڕاییش بۆیان نەگەێنین کاک ژیوار مەسەلەن گەنج هەیە ئەڵێ من دەرچووی زانکۆم چۆن بچم لە مەطعەمێک ئیشکەم یان ئیشێکی وا بکەم ئێوە خۆتان چ بەشێکتان تەواو کرد مەسەلەن پێتان مەسەلەن سەرەتاکەی دەڵێم یعنی ئەوەتان نەگوت عیبە چون شتێکی وا بکەن دەرچووی زانکۆینە بۆ مەطعەمێک بکەینەوە ئەبێ دابمەزرێن یان توزانم ئیشێکی گەورە بکەین بەخوا زۆر هەوڵمان ناسەرەتا بۆ دامەزراندن بەڵامکە ئیتر دامەزراندن نەبوو توێنەتەوێ بژێوی ژیانەکە وات لێکا کە ئیشکەی بەڵام حەزی خواردن دروستکردن یعنی خۆمان هەمان بووە هەچکە زاتووە بۆ لامان بۆ ماڵمان خواردنمانی بەدڵ بووە ئەمەش وای کردووە کە ئێمە بتوانین خواردن دروستکەین هاوکاری خێزانەکانیشمان یعنی زۆر بووە کە توانیانە هاوکاریمانکەن هەم لە ڕووی ئەوەی کە ئەم ئیشە دامەزرین توێنێتەوە ئیشی خواردن یان ئافرەت لە بازاڕە ئیشکات تۆزە قورسە بۆ ئیسای عامی کوردستان بەڵام ئیساکە ئێمە ئیشەمان دەست پێ کرد و خەریکین ڕاهاتوین لەگەڵ ئەو ئیشەیە ئێمە ڕاستە هیچمان پەیوەندیمە بە خواردن دروستکردنەوە نیە بەشەکانی کە تەواومان کردو من ئینگلیزیم تەواو کردووە هاوسەرەکەشم کۆمپیوتەری تەواو کردو بەڵام وەکو حەزمان لەم ئیشە بوو ئەوە 2 ساڵە خەریکی ئەم مەطعەمە بچکولانن ئیشەڵا گەورەتری ژەبێ پرۆژەکەتان بەڵام ئێستا هەر لەگەڵ ئەوەیە مەسەلەن گەنج دابمەزرێ باشترە یان ئیشی تایبەتی حڕی خۆی هەبێ ئێستا مەسەلەن داهاتووتان ئەو داهاتەی کە وەرەگرن ماگانە باشترە یانیش ئەگەر دابمەزرابانە باشترە و بەڵێ من خۆم وەکو خۆم بۆ چوونم وایە کە ینی ئیش و بزنسی تایبەت بە خۆت زۆر باشترە لەوەی کە لە شوێنێکان دابمەزرێت یعنی تۆ
ئەو کاتە ئەبێت چاوەڕێ ئەوکەی کە مەعاش پێ بدرێت بچەیەکت پێ بدرێت بەڵام ئێمە لێراکە ئیشەکەین ئەتوانی بەدەست خۆتە کە تۆ فراواتریەکە ئەم ئیشە لەوانەیە بزنسەکەت باشتر بێت بە قووەتر بێت دوو ڕۆژی کە عیل تۆ لەسەر هەر ئەمیشە ناڕۆی ئێمە لە پرۆژەمانە ئیشەڵا خواردنگەیکی گەورەتر لە هەورامانی شا بکەینەوە بتوانین ئەو خەڵکانی کە سەردارمانەکەن لە شوێنە گەشت و گوزاریەکانە لەوێمان بینن لەوێ بەیەکەوە دانیشین خواردنێکی باشتر و خزمەتێکی باشتریشکەین بەوە چ خواردنێکی تو بەتامە چ خواردنێکی سەناخان بەتامترە مەسەران لەو لیستە خواردنەی کە زۆر خواردنی تێدا زۆرتر پیزای سەنایان بەدڵاتە من هەچەی مشتریش تەلەفۆنەکات کە دیلیڤەریەکەڵێ با سەنا دروستی بکات چکە پیزای ڕەناوی لەوە بەڵام من نائەتیادیە بۆچی ئەو ئیشەکە خۆی لەوە باشترە بۆچی زۆر ئاسایە بەڵام من کنتاکیەکەی منیان زیاتر بەدڵە وا بزانم ماوەیەکی دیکە سەناخان ئەڵێ من مەطعەمێکی تایبەت بەخۆمەوەیکەمە بەس بیتزا لێ جیا ئەبنەوە یان نەشتیوان نییە اتفاقتان کردووە قەت لێک جا نەبنەوە لە مەطعەم ئەو جێگەی شانازیە خۆشە یعنی ئەگەر سبەی بخۆ قەتەوە نابێت ئەو ئیشانە شتیوان نابێت شتیوان نابێت ئێمە بەیەکەوە هاتوونەتە ناوم ئیشەوە و هەربەیەکشەوە بەرداوامکەین دەکا قسەی لەگەڵ بکە بڵێ سبەی بەتەمانی مەطعەمێکی تایبەت بۆ خۆت بکەوێ یان هەر لەگەڵم بەردەوامەبی ئەوە تەخۆ لە لای ڕاستە بەتەمانیت بەتەنیا خۆت ئیشی خۆتکەی بڕۆیدە ناو خواردنەوە ئیشی خۆتکەی بەجیا لە من پێم وتی من پێم وتی دەستێت پێت خۆش وی دەستێت پێت خۆش بن ئیشڵە هەرۆسا هیڤیا من ئەوە دەمەکی نزیکدا هەموو هەندوو بنە مارکەکە تایبەت یا دو هەفژینە سەر سەری کوردستانی خواردنگەوە تایبەت وە خوب پێک بەهابێت چ جارەژین مەطعەمێ زیک دەدانەوە ئەوە لە بڕیاری خۆشمانە ئیشاڵڵا لە پلانی خۆشمانە ئیشەڵا هەرواش دەرەچێت و ئیشەڵڵا ئەی کاک ژیوار ئەوتە لە مەطعەم پێکەوە ئیش دەکەن کاری دیلیڤەریش سوکاوە لە هەمووی گرنگترە لەم سەردەمەدا چکە بازاری دیلیڤەری لە ماڵێش پێکەوە ئیش دەکەن یانیش ئیشی ماڵی هەمووی ئایدی سەناخانە بەڵام هاوکاری هەیە بە پێی پێویست هاوکاری هەیە بەڵام ڕاستی ئیشەکانی ماڵ ئۆرزیاتر قورسایەکە لەسەرشانی ئەوە بەڵام وەکو هاوکاری هەر هاوکاری ئەکرێت بەڵام قورسایەکە لەسەر ئەوە زیاتر جێگای دەستخوشی بۆ خەڵک هەیە بۆ نمونە هات بێتە لای ئێوە مەسەن ئەوانیش فکریان لە ئێوە وەرگرت بێ ئەوانیش بیانگوت بیم ئێمەش لەمە دوای ئیشێکی وا دەکەن یعنی ئێوە ببوونە نمونەیەک بۆ خەڵکی گەنج بە تایبەتی گەنجەکان دەڵێم لە هەڵەبجە شتی واه بووە بەڵێ ئەرەوەڵا ئیسا من هەر هاوڕێ خۆمە ئیسا هەر بەیەکەوە کارەکەن و ئیشەکەیان ئەوانی شەرۆک و ئێمە ئیشەکەن و زۆر کەسی کەش هەیە ینی بەڵام تۆزە بازێ ئیش هەیە جیاوازە توانێت ئافرەت خۆی بە تەنیاش بیکە مەسەڵەن خەیاتیەکە درومانێکە شتانە بەڵام ئیشی خواردن دروستکردن کەمێک کەم بووە ینی خواردن دروستکرێ لە بازارە و لە شوێنە گشتەکانە هەر پیا دروستی کردو بەڵام لە ئیشی خواردنە تۆزە کەمە بەڵام هاوڕێم هەیە بەڵێ هەر ینی کە ئێمە کردومانە زۆر پێیان خۆش بووە دەرتیستا وەکو ئێمە ئەوانیش ئەوی شەکەن تقریبا لە ساعت چەندەوە دەست بە دروستکردنی خواردن دروستکردن و گاندن بە دیلیڤەری دەکەن ڕۆژانە حتا ساعت چەند بەردەوامە ئێمە سعات هەشت خۆمانینە دوکان سعات هەشت خۆمانینە دوکان ئیتر ئامادەکاریەکەین خواردنەکان حازرەکەین هەرچیمان بێت ئەو ڕۆژە هەچی پێویست بۆ دوکانەکە حازریەکەین و شتەکانەکڕین ئێمە گرنگترین شت گۆشت و مریشکە لای ئێمە کە هەردووکیان فرێشن ئەوێ بڕێنە بازار زوو حازریانکەین و بەردەستیانکەین بۆ ئەو ڕۆژە لە سعات دەوەتر ئێمە خواردنمان حازرە بێت دیلیڤەریشمانیتر کراوەیە هەتاوەکو سعات 1 بۆ 2 شەو تر لەو کاتە تا ئەو کاتە ئێمە کارەکەین لێرە دیسان باسی گەنج بکەم من ناڵێم وایە یانوانە بەڵام گەنجەشی زۆر هەیە ئەڵێ من ئیشم بە دەست ناکەوێ هەر لە ماڵ دەبی دانیشم کەس نییە مەسەرەن ئیشەکەم بداتێ ئێوە پەیامتان چییە ئێوە وەکو دوو گەنجی سەرکەوت و ماشڵا دوو هاوژین پەیامتان چیە لە بوو گەنجەکان کە مەسەرەن پێیان دەکری ئیشی زۆر جوان بکەن سەرکەوتوش بن بە تایبەت لەم سەردەمەدا بوو ئەوەی داهاتێکی باشیان بەدەستکەوێت چاویان لە هەتا خەڵکی دیکەش نەبیان دامەزراندن وڵات خۆی من هیوادارم هەموو گەنجێک بیر لە داهاتوی خۆی کاتەوە نەک بە دامەزراندن بە یا مەعاش بەیان بە ئیشێ بێ کە بە موچەیە کار بکەیت بەڵکو بیر کاتەوە کە خۆی ئیشێک بزنسێکی تایبەت بە خۆی هەبێ ڕاستە تۆزە قورسە لەم ڕۆژەیە
بێگومان حکوومەت ئێرەمیش دەتوانێت ئەو هاوکاریە بکات یعنی بتوانێت قەرزێکی بچوو بتوانێت کە هاوکاریە گواوە گەنجانە کە سەرەتای ئیشەکان دابمەزرێن چونکە بتەوێنێتەوێت تۆ هەموو ئیشە دەزمایەکی قورسێوێ لە ئەوڵەوە لە سەرەتاوە کە دەست پێ ئەکات ئەتوانێت ئەو حکوومەت ئەو هاوکاریە بکات ئەو ئیشە ینی قەرزێک شتێک بات بە گەنجەکان وردە وردە لیان وەربرێتەوە هەموو کاتە ئەوانیش ئەتوان دەستکەم بە ئیش و ئەو کاتە دامەزراندنیش زۆر ئیشی ینی قورسایەکی وا نامێنێت لەسەر دامەزراندن بۆ حکوومەتیش باشترەوە بۆ کاتە بۆ گەنجیش باشتر هەمووی بێتە خاوەنکاری خۆی و خاوەن ئیشی خۆی بەخوایەوە بزانم سەناخان چاوەڕێ ئەوە دەکات توش بچی هەندێک ئیش و کار هاوکاری بکەیت چونکە بە ئاخر پرسیار بکەم خۆشترین بەسەرهات چییە لەگەڵ ئەو مەتعەمە بچکولانەی کە ئێوە هەتانە لەگەڵ سەناخان واللهی شتێکی وان بیر نایە ئیسا لەم کاتەیە بەس شتی خۆشمان زۆر بەسەریەت جاری وایە بەپەلەیە ئیشمان زۆر لەسرە قەرەباڵخە پیزایەکەوێتە خوارە لە دەستە ئیتر یعنی قوفڵەبی لەو ڕێگەیە ئیشی ئەو ناوەمی بادای بە زۆر ناخۆشە لە ئیشەڵڵا چ جۆرە مووقفێت نەخۆش سەریوە نەین هەر مووقفێت خۆش بن کاک ژیوار ستار خودیە خارنگی هەیە گەل هەر ژینە خوسەنەخانێک و این بۆەوەی کە ڕاستە خۆش حەلە بچێت گەلمەدە بن گەلەک سوپاس پیڤیا سەرکەفتنی بۆ هەمی گەنجۆ هەڤێن پرۆژەین سواز بۆ ئێوە هەر بژ هەر بژ